دەم باش تەماشەوانێ بەڕۆمەت بابەتێ مەیروێ بەرنامە و بەرنامە مایکە خەڵک بابەتێ vekirge tewerê vekirge tewerê îro hîn dikarin di nava vî tewerî de her boçûn û serinceka bît li ser her babeteke bît ji zor bi azadane serinca xwe nîşan bidin hîn xwe babetê ixtiyar kin û hîn xwe jî wekû we divêt axiftinê bikin serinca xwe nîşan bidin tewerî emroyî bernameyê êwe bernameyê mayekê xelîk bînera berêzekan tewerî kirawe ye êwe babet dest nîşan nekin û êweş li ser babetê ewî ki êwe pêtan baş e serinc û têbînekanî xwetan nîşan bidin لە دوای ئەم ناوبەرە لە خزمەتی وەرگرتنی سەرنجێوەی بەرزدام لەگەلم بن دووبارە سەڵاتان دەبێ بابەت ئەمڕۆ تەوەری ئەمڕۆی بەرنامەیە بەرنامەی مایکی خەڵک تەوەری کراوەیە ئێوە خۆتان بابەت دەستی شام بکەن وەکو خۆتان پێتان باشە بێ و خۆتانیش قسە لەسەر بکەن تەنیا لێرە من خزمەتی ئێوەدام و خزمەتی وەرگرتنی پەیوەندیەکانیەوەی بەرزدام بینەرە خۆشەویستەکان یەکەم پەیوەندیشمان باخان لە شاری سلێمانیەوە ئەم کاتەوە باش دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم زۆر سپاس وەڵی من ئەمەوێت لەسەر کێشەی ئەو لە شاری سلێمانی بەڕاستی ژمارەیەکی زۆر گەڕک لە سلێمانیا ئاویان زۆر زۆر باشە بەڵام ژمارەیەکی زۆر بێ ئاون ئێمە لای پەیمانگای وەرزشی بەڕاستی یعنی لە دوای جەژنەوە 3 جار ئاماناتۆتۆ هەر 3 جارەکە 3 چارەک نیم سەعات ئاو هەبووە و داواتان لێکەین عنی بەشکم بەرپرسەکان گویان لە دڵی ئێمە بێ بەڕێوبەری ئاوەکان باوەڕ بکە کاگرزگار ڕقەمی خۆی لەسەر تەلەڤیزۆنی ئەلانەکات بە هیچ شێوێ جوابمان نایەتەوە ئەو شتێکی زەڕورە بەڕاستی تۆش دەرینانێ هەموو ڕۆژێت بەڵێ بەخان خان کەواتە ئێوە شوێنە پەیوەندی دارەکان ئاگادارتان کردوتەوە لەسەر کێشێکی هاتانە باوەڕ بکە چەند جار تەلەفۆنمان بۆ کاگرزگار کردووە کە دووبارەیەکەینەوە ئەزانێ ئەو ژمارەیە بۆ ئاوەیکەین جوابمان نایەنەوە چەند جار مراجعەی دایرەی ئەومان کردووە کەس جوابمان نایەتەوە یعنی بەڕاستی نازانین ڕوو لە کوێ بکەین نە میرا و حساب میراڵێ بەدەست من نییە مدیرەڵێ بەدەست من نییە ئەی خۆ بەدەست ئێمەش نییە بەڵێ هیواداری شوێنە پەیوەندەرەکان جێ لە سەرنجەکانی تۆ بێ حەمیدمان لەگەلە لە شاری هەولێرەوە سڵاتان لێ بێ و کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەمید قسە دەکا بەڵێ کاک حەمید گەلێ خۆشحاڵین لە هەولێرەوە سپاست دەکەم سپاس بۆ برای بەڕێزم سەرنج و تێبینی من ئەوە بوو بە تایبەت بۆ کەناڵی نالیا ئەگەر بێت و پانۆراماتان هەبێ یا ڕشیکردنەوەی هەواڵ ڕوونکردنەوەی هەواڵ بە دواداچوونتان هەبێت یعنی بۆ نمونە ئەو ڕووداوەی بناری قەندیل زۆر پانۆرامایەکی گەورە بوو نازانم چۆنی ناودێنێن میدیاکارەکان بۆی ئێمە کۆمەلگایەکی زیندوو دروستکەین یعنی دووری خەینەوە کۆمەلگای ڕۆبۆت ئاسا یعنی سەری خۆی پێوە نەبێت هەڵوێستی ئەشکەوت وەرنەگرێ یا هەڵوێستی هاوو یعنی بەڕاستی ئەوەی بناری قەندیل پێویست بوو هەندێک لە پرسرایی پەژاک بانگ بەڵێ کاک حەمید پەکەکە بانگ بکرێ هاوڵاتی بانگ بکرێ کاک حەمید لە پشتی هەواڵەوە شتی تر هەیە بەڵێ خەڵک ئاگادار بێ بەڵێ دژی بتۆ بارانکردنی تورکیا و ئێرانین بەڵام تەدەخولاتی وڵاتێکی تر لە وڵاتێکەوە بۆ وڵاتی تر شتێکی کە سەرعەتی نێودەوڵەتی شتێکی ترە بۆی زۆر بە ئاسانی دیارەوە بۆ من نابێت من پرسیار دروست دەکەم یعنی ئەگەر بێت لە هاوڵاتێک پرسی مەردارە ئەگەر پەک بێ یا پارتی بێ یەکێتی بێ ئەو هەر دەڵێ بڵێ هەندی هاوڵاتی خەریکن مەسەلە فەردێ برنج دەکەن بە 50 دینار بێ بە 100 دینار ئەو وەکو تجارەت تەماشای دەکات ناتوانێت هەڵوێست وەرگرێ هەڵوێستی چاوەشەکاری وەردەگرێ گوێی لەوە نییە سەرعەتی نێودەوڵەتی چییە ئەوە چییە میوەوێ فەردێشە کرد 50 دینار قازان بەڵێ کاک حەمید لەسەر ئەو پێشاتێک کە تۆ باسی کردووە پێشاتی قەندیل بۆ معلوماتت ئەو کاتەی ئەو ڕووداوانە خازراوە کە ئەو هەفت وڵاتی مەدەنیگەیان لەدەستەوە یەکەم کەناڵ بوون کە ناو و نیشانی شوێنەکەمان بەڵاو کردوتەوە بە دوادەچوونێکی زۆر بابەتیانە لەسەر کوی پێشاتە لەزگینەکانان پێشاتە گرنگەکانی هەرێمی کوردستانەکەین سوپاس پەیوەندیەکەت لیزامان لەگەلە لە شاری سلێمانیەوە ئێوارەت باش لیزا خان کاگاکردیان ئەمە لەسەر شێخ سەکەم ئەوەی کە ئێستا لە ڕاگەیانەکان قسەی لەسەرەکتێ ئەو کە تاکو ئێستا کە شکایەت هەیە لەسەر ئەحمەد میرە سەرنسەری گەوباری لیژین و لە نێوان ئەو ئاسایشە کە چەند شکایەتێک هەیە لەسەرەک نازانم بۆچی کورد دەخوا بۆچی شکات لەسەرێکەکان ئەگەر بەپی یاساکانی هەرێم بێت بەپی یاسا بێت ئەدێ هەموو یاسا لەسەر هەموو شتێکەوە بێ بەڵام لە ناو کوردستان و خەڵک لە ناو سلێمانی شاکە ئێستا یەکێتی لەبەری کە خۆی حەز بەشکاری خۆی ئەکا نازانم بۆچی ئەحمەد میرە لەبەری ڕاستی ئەڵێت ئایا ڕاست نەبوو ئەوەی کە ئەویست چۆم لە ئەیانویست کە
بە پیلانێکی سەرکردەکەی ئۆپۆزیسیۆن لە نابەرن بەڵێ ئەو شتێکی ڕاستی بوو من دە بەڵگەشەوە لەلامە و چۆن گۆڤاری لیڤین بەڵگەکان بڵاو کاتەوە ئێمەش ئەوە بەڵگەمان لەلایە ئەمە درۆنی و شتێکە زۆر ڕاستە بەڵام ئەوان لە پێناوی ئەوەی کە خۆیان بپارێزن ئەحمەد میرەیان بەکرد لە کاتێکا کە ئەو کەسێکە بەتوانایە زۆر ڕازگۆشە لە هەواڵەکانە بەداخۆ بۆچی وا ئەکەن ئەمە خۆیان نەزانن لایەکی کەسەوە ئەگەر ڕۆژنامەگەری ئازاد بێ ئاوارڕوو نایەت بڵین لەسەر یەک خۆن و لە دێناوی ئەوەی کە لە سەر گۆڤارەکە نووسراوە بۆ پلانە ئاشکراکراوەکە ئەوان لەبەرەوەی کە خۆیان بە تەواوی شکان و تێکشکان و حەز بە شکای خۆیانەکەم بۆیەوە ئاکان ئێوەتانشات خۆتان لەسەر دیلان لە حاڵەبجەوە ئەم کاتەوە باش دیلان نییە ببوورە بیلال ئەوە دوێنێشات بیلال بوویەوە بەغەڵات کاک بیلال زۆر خۆشحالین زۆر دای لێبورینەکەین خۆشحاڵتر منم زۆر تەبیعی و بوراون بەڕێزی فەرموو کراوەیە وانە بەڵێ بەڕێزیان ئەمڕۆ من ئەمەیە لەسەر باسی بابەتێکی گرنگ قسە بکەم کە ئەوش پەیوەندی هەیە بە چینێکی کۆمەلگەوە ئەوش چینی خوێندکاران و قەڵەم بەدەستانە لەبەر ئەوەی کە ماوەیەکی دیکە زانکۆ پەیمانگاکان دەرگاکانە دەکرێتەوە بەڕووی خوێندکارەکانی خۆیانە پێم وابێت بڕی ئەو هاوکارەی کە دەرماڵەی یان ئەو مخەساتەی کە بۆ خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان دابین کراوە پارەیەکی زۆر کەمە لە چاو پارەی کوڕە مەسوولە یان کچە مەسوولێک ئەتوانێت 40,000 یەک بدا بە کرێمجێڵێک کە لە ئەڵمانیا و فەڕەنساوە بۆی بێت بەڵام ئێمە 40,000 خوێندکاری ناوخۆ چی پێ ئەکرێت یان خوێندکاری دەرەوەی ناوشار 6,000 ئەدرێت ئایا بەڕێز کاک جەنە بە تۆ ئەڵێم 6,000 یان 40,000 چی لە بارە کاک بیلال جەنابەت خوێندکاری بەڵێ تا ئێستا چی کراوە بە کە خوێندن دەست پێ کاتەوە قسمی داخلی بوتان تەرتیب کراوە ئامادەکاریەکان لە چه ئاستێکدایە واللهی ئامادەکارەکان تا ئێستا داخلی تەوزیع نەکراوە هیچ ئامادەکارێکیش بەپێ ئەو هەینانەی کە من تا ئێستا زانیاریمەیە و گوێم لە شتەکان گرتو و ئاگامدێتی هیچ ئامادەکاری نەکراوە هەروەها داخلیش تا ئێستا تەوزیع نەکراوە و هیوادارم حکوومەت ئاوەڕباتەوە لەوە سەر خوێندکاران چونکو بەڕاستی چینی هەرە سەرەکی کۆمەلگەی خوێندکاران و ڕۆشنبیرانە پێم وابێ ئەو پارە هیوادارم حکوومەت بتوانێت بە شێوەیەکی حەق بتوانێت تەوزیعیکات چونکو بەڕاستی ئەو دەرماڵەی کە ئەدرێ بە خوێندکاران لەوان نییە بکە ئەو ئاستی ئەو خوێندکارە بەڕێوە بێت هەیە لە ماوەی 3 ڕۆژە تەواویەکە ئەوەنە پێداویستی داخلی زۆرە ئەوەنە پێداویستی جلوبەرگ و خوێندنی زۆرە بەشی ناکە من هیوادارم ئەو ڕێژەیە بەرەوسەرەوە بچێت و حکوومەت ئاوڕێک باتەوە لە وەڵێ کاک بیلال هیوادارین شوێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجەکانت بێن دیە لە دەربەندی خانەوە باش هەموو کاتێکت بزحمة والله من أميس برنامج دروس كان لسر أو تلباني يعني أمثال فورم درتوي شاش فورم بيانو تين كلا رجع إنترنت أو فورم بركينوا بلام ناس تواني سايتك يعني هني زار داخل وهني زار الله كليك لو شراب كبون منبو زاني جماري خوينتن دو أوشتانا إيش ناكا يعني أول شيء بقى ما دروس كردو قلقين هني مديرة كان زانياريان لانيا أرين بولا يعني هني كان لين هر فري ما كانوا لرجع إنترنت وهني كان لين أبي فري كيتو مولاتك شيء هتا بانزين ويا وفورماكي كشكل مكتبه دابا الشكري أول شيء عم نهي ناوين تايستا وهيك شيء يعني سنة زين شو بكين إما أولا رجع إنترنت أبو عن قرنا بيته وتفرح حقش مع فوتيت يواداني والله ما يسمع بور كده يوادارين شيء نبين داركان جلس سرنجكاني توجبه رواد ما لقى الشاري دهوي كاك روان تبار باش ورد فيجي باش محمد سپاس بوده سلام دو کارانگیل بازم زور سپاس بابت تدوی تاخفنی لسر کی چیه کرم که بله دست بگید از خوشی لطفاً که کار راستی من دو آخفتنه نمزد بکم یوی که وقت فیسبوکی دو گلک خلقی که هی من غیز بوحد روبوت تو انا بس وكان بيني يعني بشيء كي بيشوف سبقاتي بين اسلام كان بان طوالات كده يعني نطفين الصدى خلقي بسلمان هاجر اوان بارد بيرو بارد و بارد اسلام نبيتا ام حسين الرزيل وقت حسابين يكو بارد اسلام هاي بله اول بويوي كي يو دويجي حس كما و بابتك تواره كبي سر پیوندی نوبینا شعار ترم کردستان دو که حوزه سلیمان و گرمیان و که چه کوس پنل برانبر و
بون پەیوەندی بوو نۆبینەوە بۆ ژێردەوە بەڵێ کاک ڕەوەند بەڵێ بێگومان سەروی بابەتی گەلێک جارەمە تەوەرێ بەرنامەی مایکە خەڵک تایبەت کرێ لە سەروی بابەتی تا گوتی پەیوەندی دروستکردنە پەیوەندیەکێ دنابەرە هەر چار باژارên هەرێمە کوردستانê û li her çar parçên Kurdistanê jî twana li şerî Silêmaniyê kay twanam keta baş باشی باوانم زۆر سپاس تامان دەستخۆشی ئەو بەرنامە جوانەتان لێکم زۆر سپاس کای توانا وەڵی منەمێ لە فەتەوەری قسەتان لەگەڵا بکەم سەبارەت بە ئەو کێشانەی ئەمڕۆ لە دادگاکانە ڕۆیە بەڕاستی یعنی کۆمەڵی خەڵەکە ئێستا لە گرتوخانەی سلێمانی گرتن و گواستنەوەی سلێمانی خەڵکانەکەیە هەیە تۆمەتەکەی بە ساغ بۆتەوە کەسانێکی بە تۆمەت گیراوە خۆمی چێک بووم لەوانە کە بە تۆمەتێک بە شوبهەیە گیرا بووم یعنی ماوەکانی زۆر زۆرە داواکەم لە دادگاکان لە حکوومەتی هەرێم بەڕاستی تاداچوونەوە بۆ حاڵەتانی تەوقیفیانە بکات خۆمەڵی خەڵکی زۆر لێ بەڕاستی بەبێت تاوان یعنی ژیریان خواردووە ئێستا ئەمبەر بۆ محکەمە بۆ نمونە من ئێستا دوای 6 مانگ ئیحالەی محکەمە کراوم کە بەبێت تاوان ژیراوم یعنی شایەتم هەبووە خۆمەڵی خەڵکی ئەوە یعنی بەڕاستی ئەوە یعنی بۆ کۆمەلگە چی لێ ئەکا بەرەو کوێ ئەبا من خۆم خاوەنی 3 مناڵ بووم کرێکی بووم یعنی ئەگەر خزم و کەس یعنی کەسێک هاوکاری نەکردمە بەڕاستی ماڵم ناڵم بەرەو شوێنێگە ڕۆژ یعنی بەرەو ئاقارێکی زۆر زۆر خراپە ڕۆژ بەڵام من وا کەس و کارەکەم ئەی باشە خەڵکانێکی تریتە زۆر لە من بێت تاوانتر یعنی شتەکەی نەکردو یا کەسێکی تر کردوێتی هەمیشیەوە گلاوە خۆی ئەو کەسێک تر ئەڵێ من کردو ماوەی تر بەرنابێت یا داواکارم لە سەرۆکی حکوومەت و لەلایەنە بەرپرسەکان و لە ئێوەش کە جوهد بکەن بەڕاستی لەو خەڵکانە بپرسێتەوانێ ئەو ماوە تەوقیفیە زۆر زۆرە یعنی خەڵک زۆر ئەناڵێنە بەدەست ئەو کێشەیەوەکانە من هیوادارم ئەو کێشەیە چارە سەرکرێت سپاسانەکەم بەڵێ بێگومان سەرنجەی تۆ جێگای حیبەتی بوو هیواداری چێنە پەیوەنددارەکان جێ لە ئەو بچنەکانی تو بێکایك توانە حەکیم لە قەسروکێ کایک حەکیم دەم باش باشی ئەس باشم سپاس تو چاوانی کەرەم کە کاک حەکیمە کەرجێ خۆ بگۆڕی دەنگێتە باشتر بێت گەرە شەبەکە ناتەمامان لە جەمتە بەڵێ بەڵێ کەرەم کە برای چندێک لەسەر کەڵێرانگو خۆ هەر بەرنامەیەک هاتە پێشکەشکردن لەسەر چەکیمە ئێستای کوردستانê سەر بۆ دۆخی چەکی واشتانە بەڵێ دوێت وەکی جەناویتە پێشتری ئیشارە پێدای منێت بەحەز بکەم بەڵێ یعنی بڕاستی زۆر نزدەک پشتانە زۆر دیت کوردستان بڕاستی یعنی تشتێکی گەلێکی کرد نزدەک یعنی هەرچی ڕۆ چێکێک هەزگرت و بەرگشتە خوب یعنی حتا يعني بردوخ إستوى والهادي كمروفي يعني هاد صندوق موديل أنا بس مروفي ولا كمروف نشور كمروفي راكتن رجع چندی تأثیر ملت مکریه وقت درامای ترکی تشتانه هرچی درامای که ترکی دید روزا پشتیوه سه چاره که گنجت قضاشی خان بنا چافلی کرد جبر چنده که زنجیره که ترکی لسر کنال ابوظبی دهاتا بخش کرن و قهرمانوی مراد علمدار بو روزا پشتیوه سه چاره که گنجت قضاشی خان دوانجه لبر پشتاخو کرن و 100,001 مراد علمدار مال قضاشی خان دید مقابل افچاف لیکرنا کوره نگهشتی حضره بله کاکی اگر ترکیه هنده پیش کردی افصالات مخزن و پیش کردی همیه مراد علمدار که هبید بله کاک حکیم روکه بخوش حالی و گنجت دوارما دوک همید بوین مراد علمدار بله سرنجاتا گشت بریوان لباجار سلیمانیه بریوان هم کتو باش مرحبا گیان سرچاوم چوانی باشی گیان زور سپاس فرمو دەستخۆشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس بەریڤان خان یانەکەم وڵا تەوەرەکەم لەسەر ئیدارەی فەرمانگەکان بوو بەڕاستی ینی بازە ئیدارەیەک منتەسیب گیری خواردە بەدەست ئیدارەوە حکوومەتی هەرێم وتی چاکسازیەکەم لە فەرمانگەکانە خۆزگەم چاوێکی بە فەرمانگەکانە بخشانایەتوانێ چاکسازیەکی بکردایە بەڵێ باشی گیان باش ئەوە بسەرنجی تۆ بەڵێ هەرەوە بوو باشە دەست خۆش سپاس بەهادین لە شاری سلێمانیەوە کاک بەهادین ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش باڵێ فەرمۆ
من لە ڕۆژی دەستپێکردنتانەوە چاوەڕێی ئەم لەحزەیەم کە قسەتان لەگەڵ بکەم و لە کەناڵەکەیەوە ئێمە زۆر دای لەبووری ناکەین کە ئەو بار هویەک بێ نەتوانیوە بەس ئێستا زۆر خۆشحاڵین کەرەم کە کاک بادین بێگومان کەناڵەکەتان وەکو کەناڵێکی سربەخۆ و هاوسەنگ ناوتان ناوە ئومێدەوارم کە ئەو هاوسەنگیە هەرچەند تا ئێستا ئەتوانم بڵێم لە سا 55 لایەندادێکی تایە بەڵام هەر باشترە لەوەی کەوا کەناڵێکی وامان نەبووە تاکو ئێستا کاک بادین بۆی بینەریش لێ حالی بێت بۆ ئێمەش بتوانین وەکو پێویست بەرسوی جەناب بدەین ئەو لایەنداریە لە چێوە دیار بۆ ئێمە هەموو پێشاتەکان وەکو خۆمان بڵاو کردوتەوە ئەم بارنامەیەکی کە لەو نمونایە ئێستا تەوارێکی کراوەیە خۆت ئەتوانی لەسەر هەر بابەتێک بێ بە هەر شێوەیەک بێ بە هەر ئاراستەیە بێ بە ئازادی قسەی خۆت بکەیت ئێمە لە مێژووی ئیسلامە ئەو قەزیێشی ئەوسونەی کە تاکو ئێستا لە ئارایە بێگومان شیعە ئەوەیەکەوە ئێستاش ئەو خوێنە و ئەو شمشێرە و ئەو سەربڕینەی ئیمام حوسێنی کردو بە عەلەم و هەیەتی سونیش بۆیە توخنی ئەو قەزیە نەکەوتووە زیاتر هەتا ئێستا و بەلای شێوە ئەوە کارێکی بڤەیە نەچی بە دەوری شیکردنەوەی ئەو حادیسەیە بەڵام ئێوە لە کەناڵەکەتانە زۆر جار ئەوەی بەردەستی سەراتان بە شێوەیەکی ئەو جەنگانە ئەهێنایە پێشچاوی خەڵکە حوسێنێکی تا سەر بڕاوە و خەڵک گەرمتر بێت بە پێچوانەوە ئێوە بوایە هاوسەنگی لە کاک بادین ئەو کاتەی بویاری ئەنکۆ ڕۆداوەکانی هەفتەی شوبات دروست بن ئێمە هەموو کەسێک کەزانی ئێمە وەکو خۆی بویارەکان لەسەر جادە ئەمان گواستەوە بەڵام بەداخوا لە فترێکی زۆر زەمەنی کەمدا ئێمە تووشی کەڕاستەی بوون کە هەموو دنیازانێ لەسەر چی بوو دواتر ئەو کاتە درێژەی کە خۆ پیشاندان بەردەوام بەهار ئێمە پاخشمان نەبوو ئێستا بەڵێ ئەو ماوەیە کە ئەو ڕووداوە ڕوویدا بە هەر حاڵ ئێوە لە دوای ئەوەش هەندێک جار پیشانتانایەوە ئەو حادیسانی ئەوێ بەڵام من پێم باشە کەناڵەکەی ئێوە ئەو کەلێنیکەوە معارەزە بە ناوی ئۆپۆزیسیۆن دروستی کردووە کە نەهێشتنی یا نەمانی یا کوژرانی یا چاڵکردنی هەستی نەتەوایەتی و هەستی نیشتیمان پەروەری و نیشتیمانیە کە لە لای ئەوان بەس تەنها بوجە و پارە و ئەمانە باسە لە هەموو کەناڵەکانیانە خەڵکیان وا فێر کردووە کە هیچ کێشەیەک لە کوردستانە نییە تەنها بوجە و پارە نەبێ ئیتر هەستی نەتەوایەتیان وا کوشتووە لە ڕۆژێکی لەو مەراسیمی بەر سەکۆی ئازاد بەلەکای بادێنکە بە کورتی لە بەرەوە خەڵکی زۆر لە سەیە لە پەیوەندی ببوورە لەوە چێت تۆزێک حەزەکەمەمە چونکە پەیوەندی نەک بۆ تەنها من و تۆ بەڵێ باس بە کورتی ببوورە بەڵێ ئێستا لە قەندیلە ڕوئەدا و ئەو تیارانی کە تورکیە قەسفەکە ئەبوایە ئەو کەناڵانە هیچ نەبوایە ئەوەندەی کەوا شینیان بۆ بەردێکی سەرا و گەرمکردنی بەردێکی سەرا کرد خەڵکیان هان باە کە بڕۆشتایە لە پارکی ئازادیشە بۆ نەتەوەکە بۆ ئەو نیشتیمانە خۆیان پیشان باە ئەو هێزەیان پیشانی ئەو دوژمنانی کورد باەکەوە ئەبوو شێوەیە بێگومان ئێمە تەییدی ئەوانش ناکەین کە هەرێمی بەڵێ کای بادی لێدانی ئەوانە و ئەمەش بێتە مای زەعیفکردنی ئەم دەسەڵاتی کوردیە کە دەسەڵاتی هەموو کوردیەکە لە هەر گۆشەیەکی جیهان نابێت حەزم کرد ئەو بەنسبەت کاک بادین ببوورە بەشی خەڵکی تریش لەوانەیە لە کاتیاوانیش بخۆی خەڵکی زۆر لە سەیری پەیوەندیە جوانترین سەرنجەکانی تۆ گرنگترین سەرنجەکانی تۆ گەیشتن بۆی دڵنیاتەکەمەوە ئێمە بەشەیەکی پیشەیانە لەسەر لە ژێرا و دروشمێکە هەمانەوە کۆینارتی ئێمە ئیشەکەین ئێمە ڕاستیەکان دەینە بەرچاو بێگومان ئەوە شەیە ئێمە لایەنێکی تایبەت نەلایەنی دیکە پەراوێسە خۆین ئێمە هەردووک لایەن هەردووک دیوە ڕووداوەکان دەینە بەرچاو ئەوە بینەریشە بەشەیەکی گشتی بینەرە کە شادیەوەدا تێمە تەلەڤیزیۆنێکی سەربەخۆینە پیشیانە ئیشەکەنیانە بێگومان سەرنجی ڕێژەی بە ڕێژەیەکی کەم سەرنجی جیاوازی شەیە بەڵام زۆرینە ئێمە ڕێی زۆرینە لە بەرچاوە گرین سوپاس پەیوەندێکت هەروەها محەممەد لە هەولێرەوە لە گەلمانە کاک محەممەدم کاتەوە باش ئەم کاتەوە باش بە قوڕوان زۆر سوپاس لە خۆشوەرنامەکە لێ دەکەم زۆر سوپاس کاک محەممەد بە قوربان وەڵڵا من تێبینێکمە بوو لەسەر موتری ڕێی کوردستان و حکوومەتی بەغا دەنگباتەوە بوو کە ئەو خەساتانێک کە هەبوو یەکی پلێتەوە یعنی ئەو خەساتان لێ دەدرا هەمە مخەسات لە هەرێمی کوردستان بێ بەڵام تا ئێستا نازانم هیچ دەنگباتەوە نییە زیادش نەکراوە هیوادارم لایەنی پەیوەندیدار جێمان لێ ڕاگرێ و ئەو مخەساتانەوە بۆ زیاد کە یعنی مخەساتێک لە بەها هەیە لێرە نییە سەبەکەی پێ نازانم بەڵێ نارنجمان لەگەلە لە قەڵات زیاوە
بەڵێ ناڕەچخان فەرموو. وڵی من ئەڵێم مەسئولەکان بەخوا نابستنەوە یەکسانی پێیابێ لە وڵاتەکەماندا و حنی ئەوانجا و هەموو مستەزۆرەیە کە مەسئولەکان وەریەگرن با تۆزێک لەلایەن حکوومەتەوەکەم بکرێتەوە بۆی خەڵک یەکسان بێت بۆی چیتر گەندەڵی لە کوردستاندا نەمێنێت چیتر کچە مەسئولەکان بە کەیفی خوان هەمومان یەکسارەیەک نەگۆڕن من هەر ئەوەم هەبوو هیوادارم بەگوێ مەسئولەکان گەیشت بێت. بەڵێ کۆیان لە کەلارەوە کاتۆ باش هەموو کاتێکت سپاس دەکەم. وڵی ببوورە من بابەتەکەی من لەسەر تاعینبوونە لێ فەرموو. وڵی من لە 2008 بۆ 2009 پەیمانگەی مامۆستایانی خانەقینم تەواو کردووە ئەو معدەلیشم 97 یعنی یەکەمی سەر مەحەدی کچان و کوڕان بوو کەسی ئێستاش چەند جار ناوم داهاتە ناو بۆ تاعین بوون بەڵام تاعین نەبوو و ناوم نایەتەوە. منش نازانم سەبەبی ئەمە چێ هیوادار مەسەری کاربەدەستانی خوێندنی باڵا ئاگیان لەم بابەتانە بێ سێ ئەم تەلەڤیزیۆنە بکەن بۆ ئەوی گوێ لە کێشەکانی ئەمە بگرن. بەڵێ حکوومەت ئەیەوی خانەقین داگیرکە بەڵام تەلەبەکانی خانەقینی ناوێ نازانم سەبەبی ئەمە چیە لە حکوومەت. بەڵێ هیوادارین شوێنە پەیوەنددارەکان جێلەوە بێ ئەو جابەکە بێگومە لە لای ئەوانە بووە ئەمە نەبێ. دوای ئەم ناوبەرە بینە لە بەرزەکان جارێکی تر لەسەر هەمان بابەت من لە خزمەتیەوەدا. بەڵێ تەماشاوانە بابەت ئێمە بابەتێکی ڤەکریە هەون دەکارن هەر پرسێک و هەر سەرنجێک و هەر بابەتێکی تە پێ خۆش بیت و تۆ بپێوی بزانی بگەینی دناوا بەرنامەی خۆ بەرنامەیەکی خەڵی دکاری بگەینی و تایبەت لە باژارێ دووکێ و هەولێرە و لە باژارێ مووسڵێ هین دەکارن بە ڕێیا هەژمارە تێلەفۆنێن کۆڕێک تێلێکۆم کو لەسەر ئەکرانە لە بەرچەوێنە پەیوەندی دناوا بەرنامەی بکەن هیوامان لەگەلە لە پێنجوینەوە کاکی وام کاتەوە باش کاتێکتان باش هەموو کاتێکاکیوە فەرموو. ئەگەر باش دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامەکە بەکراوەیی سپاس کێشەکان لە ناو وڵاتەکەمان نەقۆڵگەکەمانە ئەو نە زۆر داکەریەکەیەکە باسییان بکەین یانی زۆریەوێت من تەنها سەرنجە خەمەوەی بڕیارانەی کە لە پەرلەمانی عێراقەوە بوونتش بە کورد بۆ نمونەشکە حوشن قەرێگە بێ لە قەسەتی کورد بە کورد ئەوەستنەوە تا ئێستا هەڵوێستێکی یەکگرتوون لە ناو ئەندام پەرلەمانەکانی کورددا لە پەرلەمانی عێراقە نەبووە کە بتوانێت بەرگری لە مافەکانی خۆی بکە ینی ئەوان چەنە هەموو کورد عەرەبیەکانی زیاتر چەنە دژی یەک بن لە ناویەکە بەرامبەر بە کورد ئەتوانم لە قەرارێکە یەکەگرنەوە کە ئەتوانم بە هەمویان یەک قەرار دەکەم بەڵام کورد توانای ئەوەی نییە کە بە بەرگری دەخۆی کە لە پەرلەمانی عێراق. بەڵێ محەممەد لە قەڵاتزەیە کاک محەممەد ئەم کاتەوە باش فەرموو ئەو بابەتی تواتەوەی قسە لەسەر بکەی. وەڵای من وەکو مامۆستا قسە دەکەم. بەڵێ گلەی لە وەزیری پەروەرە دەکەین بەڕاستی وە ساڵی خوێندن دەینۆی داناوە کە ئەوەش تێکەڵ کێشێکی زۆر دروست بووە لە قوتابخانەکان لەبەر ئەوەی تاوەکو چواردەی نۆ جەهانی خوری دووەمی بار ساڵ ماوە کە ئەوە شتێکەڵ کێشێکی زۆر دروست بۆ کێشەیەکی زۆر بۆ مامۆستایان بۆ ئیدارە دروست بوو. بۆ نمونە چواردەی نۆ ئێمە لە ئیکمالەکانی پار تەواو دەبین کە نازانین تەلەفەیە دەرەچێ دەرناچێ جارەکەین داوامی تەلەفەکە بڵێنی ئیمتیحان کاتەوە و بێت دانیشێک تێر تەوزیعکەین نازانین چ شتێکی زۆر بۆ ئێمە دروست بووە وەکو ئەوان وە لانشکەش لە سیستەمی وسە من ڕوونکردنەوەیەکم هەیە تیبینێکم هەیە ئەگەر ئینجازە بێ فەرموو بە نووسە سیستەمی موسەوە ئاڵوزیەکی زۆر لە سیستەمی موسەی مامۆستاخاندا هەیە نمونەیەک دەخەمەڕەوە من مامۆستام لە 2004 تاعین بووم موسەی ڕسمیم 364,000 بەڵام ئەوەی کە لە 2003 تاعین بووە لەبەر ئەوەی قەرەبوو گرتوێتەوە لە سیستەمی موسەی تازەیە 6 ساڵ پێش من کەوتووە 6 ساڵ یعنی من وەکو 6 ساڵ پێش من تاعین بوو بێ دەپرسیم بۆ دەڵێن نازانین بۆ لە تەربیانی لەوانەی دەستان بە تەربیە ڕەوا دەگەر دەپرسیم بۆ دەڵێن نازانین بۆ هیوادارم کەسان پەیوەندیدار بەو کێشەوە بتوانن بە دوواداچوونی بۆ بکەن لەو کێشە بکۆنەوە دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم زۆر مەمنون بۆ بەرنامەکە. سپاس هاوکار لە ڕانیەوە چی بەڕێزم سەرچام کاک هاوکار
دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم دەستخۆشی لەو تەوەرشەکەم کە بەکراویە توانین لەسەر تەوەرێ قسە بکەین و سپاسی کەناڵەکەشتان دەکەم کەناڵی خۆمانە بەڕاستی شانازی پێواکەین کە کەناڵێکی بێلایەنی 100% ئەوە ڕای خۆمەوە کوڕای خۆم من دەمەوێت لەسەر تەوەرێ قسە بکەم ئەویش بەڕاستی موچەی پێشمەرگەیە بەڕاستی موچەی پێشمەرگە هەر وەکو موچەیەکی ڕەمزیە تۆستەیە کە 320,000 بەشی چیەکە ئەمڕۆ ماڵ و منداڵی پێ بەخێوکەی کرێخان و پێ بدەی پارەی کارەبای پێ بدەی پارەی ئاوی پێ بدەی وەعزی ژیانی ئێستاش دەزانی چۆنە بەڕاستی پێشمەرگە لە هەموو لایەنێکەوە مەغدورە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی کاربەدەستەکان هیچیان بوون ئەوانەی کە مەسوولی پێشمەرگەن بۆ خۆیان ئەگەم حاشش کەمیشانە بێ 4-5 من دیواریکیان هەیە لە پەناوە پارێ زیاتریان وەرەگرن بۆیە هیچ کەسێک خەمی پێشمەرگە ناخوا بەڕاستی پێشمەرگە مەغدورە بۆ موچێ ئێستا کە ئەیدەنە پێشمەرگە هیچ چاوەڕێک لە پێشمەرگە ناکرێت بۆ موچێ پێشمەرگە هیچ شتێکیان بۆ بکە زۆر سپاس بۆ کەناڵەکەتان و خواحافظ سپاس ڤیانمان لەگەلە لە کەرکووکەوە هەموو کاتێکت بەداخەوە هیوادارین بتوانێت دووبارە پەیوەندیمان پێ بکاتەوە ماڵباند لە خەڵەکانەوە هەموو کاتێکت کای ماڵباند من لە فتەوەرەکەی ئەمڕۆز من دەمەوێت دوو خاڵ کە ئاماژەی پێ بدەم خاڵی یەکەمیان کە موسەی فەرمانبەران کە 7 ساڵی ڕابردوو کە خەرەبوو بڵێ مەنتیقەی پارێزگای سلێمانی کەوتیان خەرەبێتەوە بەڵام هەتا وەکو ئێستا سەرف نەکرا ئەو موسەکەتە بوو لە مانگی حوتەوە موسەخە وەربژیر ئەو خاڵی تومیش کە دەمێ ئاماژەی پێ بدەم کەلتوری وڵاتەکەی خۆمانە ئێمە بەڕاستی کەڵم پێم خۆشە بەرنامەیەک بکەین لەسەر ئەو تەوەرێک ئامادە بکەین لەسەر ئەوەی کە ئێمە کەلتوری وڵاتی خۆمان خەریکە لە دەست بدەین بۆ نمونە ئێستا ئەگەر جلێکی کوردی لەبەرکەی بۆ دایرەیەک زۆر بەنەو ئەکسیرت دەکەن وەکو کە جلی بە تایبەتی بە لە دایرەکان هەر پێ ئەی بە ئێستا جلی کوردی لەبەرکەی بۆ دەوامیش دارم تەوەرێک لەسەوەی دابەزێنی کە لە سەر کەلتوری خۆمان بەڕاستی ئێمە نووسینەکانیشمان ئێستا بەلاتیری نووسی بە ئینگلیزی بەڵێ کایکی مەڵبەند بێگومان تێبینیکێت لە جێگەی خوددایە ڕێبەرمان لەگە لە باژارێ دووەکێ کاک ڕێبەر باش بەڵێ کاک ڕێبەر ئەو بابەتت بێت تاقنیە لەسەر بکەی گەلۆ کەرەمکە بله سيد ممنون سپاس بو توريت برشوي توري كراوه توري فكريا بله اگر تلویزیون خوشی کی کیم که کاکی ریبر من باشر دا هاج دنگه تبید بله سيدان پیشبرگین افلیوی نیچه گرین عبد سر عراق ده بله او هنده بو پارلمان گنگه که سرمت که راتبت مزیده کن او 2 سال بکو ده راتبت مزیده کن بله راتبت پیشمرگی 1000 زیده بو راتبت بلیوی 20 ورقه زیده کرن اره اف گنگش پارلمانی کرن راتبت پیشمرگی زیده کن یونی آمرلی وزیده کن و ام برین دوره که سلیمانی 4 حیوانی و اماین سلیمانی دوره که زبا صافیه بو شوه 30,000 صرف کن عراق مصرف کردن افطاره اینو بر وزارت افطاره مگره تشخیص پاره من ندومه بله ومن تلفون قال وزارت افطاره قال لي وكيل ويرين وبينو بيجم قلت ورن طبعا تحسب قطعه دي تشونا برعانه ام تحسب قل دروك تشونا سليماني فاضينا لازم شبكه فاضينا بشار حيواني با من تلفون قال لي اخفتم قلت باري ما تشلي هاد قلت لجناك بخوتشي كان لي واخو ما لي واخو لجناك بخوتشي كر ما فرق هافليري بحر جمانا الويري مليون اكلويري جي خار ويل جني خاطر بردستی بی عمر لیو گو بس توقیع گلی که پاره ما صرف کن گوتی والله پاره هوا بگاوه پاره ما صرف کن و طبعا گو همی دوراجی صرف کن و کجی صرف کن بله کای کره بر جبر کو دم جبک او دم دیاری کری بوده کو سرنجین خان نشان بده از بوارم گله که ما که بکورتی دخازیت چیه که اف پرز گله کو بیت چرا سر کردن داخوزم بس بلا اف مسئوله بس پارت عالمی بخون بس پارت هجار و فقیر بخون گریا مروی و پیشمرگات هستن پیشمرگه سرک بارزانی برز و احترام گوتی پیشمرگه بلندترین پایه کردستانی دا بس اسواسانا بینم از بینم نزمترین
نزلترین کەس پێشمەرگە بێ کوردستانی نەشێت کریا خۆنیە خوب دەدەن نەشێت حەقێ دکۆنە خوب بەڵێ کاکی ڕێبەر پێشمەرگەی بێدارین جێن پەیوەندیدار گۆهداری سەرنجاتا بنەکو پێشمەرگەیەکی عەبدوڵڵا ماڵەگەلە لە شارێ و لێرەوە کاک عەبدوڵڵای وارد باش ئێوە باشتۆنی باشێ زۆر سپاس کاک عەبدوڵڵا فەرموو وەڵای منش وەکو پێشمەرگەیەک گلەی لە ئێوەکەم هێناستی يعني ئەگەر بکرێ بەڕاستی بەجددی لەسەر چێژ بێژمەگە قسە بکەن و ئەگەر بکرێ جناب سەردانی وەزیر بکەن یان وەزیر داوەت بکەن بەڕاستی هەندێک کاک عەبدوڵڵا دوێنێش بابەتی ئێمە تەوەری مایکی خەڵک تایبەت بوو لەسەر پێشمەرگە و چەندین جاری دیکەش لەسەر پێشمەرگە کێشەی پێشمەرگە قسەمان کردووە باڵێ فەرموو لا بەجددی يعني وەزیری پێشمەرگە قسەی لەگە بکەن بزان ئەو کێشانە بۆ لەناو پێشمەرگە يعني فەرماندە فەرقی موچا کەمی زیادە يعني زۆر سەیرە دەوام لازم يعني ئالۆزێکی ناوەداتی پێشمەرگە ئالۆزەکان چی يعني دەوامەکان فەرقی هەیە موچەکان فەرقی هەیە نازان بۆیە تا ئێستا خزمەتی پێشمەرگە حساب نیە زۆر ناخۆشە بەڕاستی موچە يعني وەکو خۆی نایە یان تاقیدە بێیانە هەزار ئەوە چێشەیە هیوادار يعني بەجددیان ئێناستی سەردانی وەزیری پێشمەرگە بکە ئەو پرسیارانی ئەرەسە بکە بۆ موچەی پێشمەرگە زیاد نابێ يعني سبب چی زیاد نابێ هەر 330,000 بەڵێ کاک عەبدوڵڵا سەرنجەکانت گەیشتن ڕەنجدەرمان لەگەلە لە هەولێرەوە بەڵێ کاک ڕاجاری وارد باش کاکە کاریارەتان باش باشتر بوو جەنابەت باشی بەڕێز زۆر سپاس سڵاو ڕێزم هەیە بۆ کارمەندان ئێمەش سڵاو ڕێزمان هەیە بۆ تۆ فەرموو لەسەر ئەو تەوەرێکە خۆتە تەوێ قسە لەسەر بکەی بەڵێ کراوەیە تەوەرەکەتان بەڵێ کراوەیە هەر بابەتێکت پێ باش بە قسە بکە لەسەر کاک ڕەنجدەر دیارە پەیوەندێکی پچرا تاڕەقمان لەگەلە لە گەرمیانەوە بەرنامە جوانت لێ دەکەم زۆر سپاس نسبەت ئەم تۆبارانەی ئەم هێرشانەی تورکیا و ئێرانەوە کە دەیکەنە سەر خاکی هەرێمی کوردستان ئەمانە شتێکی زۆر ئاساین و ئەمانە ئەم دوو حزبە دەسەڵاتدارە ئەمە یەکەم جاریان نی ئەم شتانە دووبارە ئەکەنەوە و بەنسبەت لە ساڵی 97 و تۆبارانەکانی ئێران ئەیان گوێزاوە لە تەقیان لە ماڵی مەسعود بەرزانیەکە لە سەری ڕەش و دابابەی تورکیامان لە ناو خاکی هەرێمی کوردستانە بینی و ئەمانە شتێکی زۆر ئاساییە و بەنسبەت ئەو شەیدانش کە ئەوە حەقی خۆیانە قەرەبیان بۆ بکرێتەوە بە هەموو ڕێوشێنێکی یاسایی بگیرێتە بەرێ و دەستخۆشی بەرنامە کە لێ دەکەم سپاس حەسەن ماڵەگەلە لە ڕانیەوە کاک حەسەن کاتەوە باش بەڵێ کاک حەسەن وەکو ئاتەوێ وەکو تۆ ئەتەوێ سەرنجەکانی خۆ نیشان بدەی فەرموو وەڵای من دەستخۆشی و بەرنامەی لێ دەکەم زۆر سپاس بەڵام بەڕاستی دوێنێ شتەوەرێکی زۆر جوان بژان بوو ئەو ڕۆژ بە ئاخر مادەم ئازارێت دەمەوێت لە منبەرەکەیەوە هەندە قسە بکەم زانم تاخۆ دەمەوێت لەسەر وەزعی پێشمەرگە بەڵێ سەرۆکی هەرێم یان سەرۆکی حکومات یان ئەوانە ئەو بەڕێزانە ئەو کەسانەیە گەر ئێستا لە مەکتەبی سیاسی یەکێتی و پارتیان حیزبەکان دادەنیشن ئەوانە بە خوێنی شەیدان هاتنەوە شوێنانە باقەتی حق بە هیچ شێوەیەکی خوێنی شەیدان لەبیر نەکەن حق بە هیچ شێوەیەکی ئەو خەڵکەی ئەگەر شەونەخوونی کردووە بۆ کاتی ئەگەر پێویستیان پێیە بۆ نمونە ئێستا کێشە ئەو ناوسانەگە پێی دەڵێن ناوچەکانی خۆمانن با بە ناوچەکانی خۆمانن ئەوە ناوچی کێشە لەسەر پێیان دەڵێن ناوچە کێشە لەسەر باشە کاکە بۆ ئێستا پێویستیان بە پێشمەرگە ئامادە نێڕە پێشمەرگە ماڵم داڵی خۆی بەجێڕی بە معاشێکی کەم تا کورسی دیفاع لە کەرامەتی خۆی بکات ئەوە خاک هەر کەسێک دیفاع لە خاچی خۆی نەکات دیفاع لە کەرامەتی خۆی ناکات بەڵێ کاک حەسەن بەڵێ بێگومان لە زۆربەی بەردەمەکانی مایکە خەڵک پێشمەرگە بەڕێزەکان تەلەفۆنەکەن و هەمویان باس لەوایکەن کە کێشەیان هەیە کێشە کەمی موچە کێشە زۆری داوام هیواداری شوێنە پەیوەندیدارەکان جێلەوە بێ لەبەرەوە پێشمەرگە کەسێکی ماندووە پێشمەرگە مستحقی هەموو یارمەتیدانێکە لەبەرەوە لە پاراستنی سەروەری و خاک و دەستکەوتەکانی ئەم گەلە ئەو کۆلی نەداوە و لە دێر زەمانەوە تا ئێستا لە کۆری خەبادایە هیوادارین سەرنجەکانی پێشمەرگە بەڕێزەکان بۆ لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە حکوومەتی هەرێمی کوردستان گەیشت بێ لەسەر ئەمان بابەت پشکۆمان لەگەلە لە هەڵەبجەوە کاک پشکۆم کاتەوە باش کاک پشکۆ هەموو کاتێکی جەنابەت باشی بەڕێزم زۆر سپاس کاک پشکۆ فەرموو من یەک تکام لەو دوو بنەماڵە بەڕێزە هەیە بنەماڵی تاڵەبانی بەرزانی ئەویش ئەوەیە تکایە پەیوەندی بازرگانیەکانیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەناو ئیسلامی لەگەڵ کۆماری تورکیا لەگەڵ تورکیا تکایە ئەو پەیوەندی بازرگانیانە ببچڕێنن میلەتی کورد نەهامەتی زۆری کێشاوە بەدەست
پێت وایە ئەگەر وەکو خۆتە لێ وەکو خۆتە لەەوە پەیوەندیە بازرگانیە بپچرێ پێت وایە کێشەکان چارەسەر بێ ئەو وڵاتانە ناوچە سنووریەکان تۆپباران نەکرێت کێشەی کورد چارەسەر بێ ئەو کاتە ئێستا چونکە لە بەرەوەی پەیوەندی بازرگانیان هەیە تاوەکو ئێستش تۆپبارانێک سەرۆکی کۆمارم نبینیوە وەکو سەرۆکی کۆماری عراق تەداخولێ بکا بڵێ کاکە ئەمە نائەمەتیە بەسەر میلەتی کوردایە تاوەکو ئێستا کاکە ئەڕاتە ئێرانەوە لەسەر گۆڕی خومەینی گۆڕ بە گۆڕ گوڵی تاجە گوڵی نەداهێنێت ئەڕوا سوژدە بۆ کەمال ئەتاتورکی کاکە پشکۆ ئێمە ڕێزمان هەیە بۆ هەمووتان ئەمە بابەتی کراوەیە تکایە لە چارچێوەیەکی منطقیە مام جەلال سەرکوماری عێراق و نوێنەری کوردە و بە بەدەنگ لە چارچێ پرۆسەیەکی دموکراسیە بە ئازادی لەوێ سەرکومارە بێگومان وەکو سەرکومارێک وەکو پرۆتۆکۆلی سەردانی هەر وڵاتێکێکە پێویستە سەردانی گۆری هەر ڕەمزێکی وڵاتە بکە هیوادارین بینەرە بەڕێزەکان هەر کەسێکتان سەرنجەکانی خۆتان بگەێنن بە شێوەیەکی زۆر ئازادی بەڵام تکایە بەبێی ناوزەڕاندن و ناوهێنان ئارامە لەگەلە ئارام دگەلمەیە لە باژارێ دووکێ الو ایوار باش باشتر کاکارام الو ایوار باش باشتر از خوێندکارێکی کۆ لە 12 شەیمە بابەتێ من سەر خوێندنە نظامی مەش نزاشکی زەینە بەداخەوە ڕسوول لە حاجیاوە کاک ڕسوول ئەم کاتەوە باش زۆر سپاس تەوەری ئێمە تەوەرێکی کراوە کاک ڕسوول تۆ چ کێشەیەک هەیە تو چ بابەتێک هەیە لە لای تۆ زۆر سەرنجڕاکێش بێ حەزێکی قسە لەسەر پێی فەرموو وڵا بەنسبەت زیادکردنی موچەی هێزەکانی ناخۆ قسە دەکەم هێزەکانی ناخۆ با پێشمەگە هیچ دڵی بەخۆی نەمێنێ بە ئێمە کە دەیانەیە موچە بۆ ئێمە زیادکەن ئەوە دڵنیا بە لە عێراقەوە ئەوە هیچ وەختی ئامادەکاری ئەوەیان تیان نییە موچە بە هێزەکانی ناخۆ زیادکەن و حەزیش ناکەن بە هیچ شێوەیە خەڵک ژیانی بگۆڕێ ئەگەر بیانەیە ژیانی بگۆڕێ ئەگەر بیانەیە خەڵک بە شێوەیەکی ڕاستەوخۆ چاوی تەنها نەدەکارەکەی خۆیەوە بێ ئەگەر من ژیانم دابین بکرێەوە وەبایەت ناخۆ پێویستە زیاتر احتیمام بە خۆم و بە گەلەکەم و بە ئیش و کارەکەم و دڵخۆش بم بە کارەکەی خۆم بەڵام من سەیر دەکەم لە بەغدا هەمان کەسە بەرامبەر و هەمان ئیشی هەیە ناتوانێت وەکو بگرە زۆر بەشکان دەستی تیرۆریستیان هەیە لەگەڵ خەڵکانی کەس تەداخلی دەکەن ئێمە زۆر بە دڵسۆزیەوە کار دەکەن و ئەگەر دەکەوێتە تین لیان ئەگەر دەکەوێتە تین لیان ئەڵێن هێزەکانی ناخۆ ئاوا بکە یعنی ئیشەکان لەسەر ئەساس هێزەکانی ناخۆیە کە ئیشی ژیان پێ نەما با پێشمەگەش دڵنیاکەم هەتاوەکو لە بەغداوە ئیشیان بۆ نەکرێت قەناعەت کە ئەوانە بە هیچ شێوەیەکی پژگیری پێشمەرگە ناکەن هەتاوەکو تینێکیان بۆنەیە هەتاوەکو بۆ هەندێک مەلامی خۆیان بەکار نهێنن هیچ ئیشێکیان بە پێشمەرگە نییە بەڵێ کاک ڕەسوول ناخۆشراوە ئێستا کە ئەو موچێش نایانێت بیکەن لەبەر پێشمەرگەیە دڵنیا بە لەبەرەوەی بەڵێ کاک ناکەن موچەی هێزەکانی پێشمەرگە زیادکەن ئەگەر بیانی سیار زیادی بکەن لەگەڵ هێزەکان ناخۆ دیانتوانی هەر هیچ نەبێ دیانتوان 200,000 پێ ژیانی کاکی ڕەسوول پێم وایە سەرنجەکانت گەیشتن سوپاس کاک گەرمیان لە کەرکووکەوە کاتە باش قوربان هەموو کاتەیت کاک گەرمیان وەکو پێشمەرگەیەک میش لە مەڵبەندی دوی کەرکووک بەڵێ موچەکەمان تا ئێستا 295,000 خۆ دەزانی وەزعی کەرکووک چۆنە هەموو ڕۆژێک لە ئینزار و ناخۆشیە ئەمەکەمان هەفتە بە هەفتەیە هەفتەیە چواردەیە ئێستا بۆمان بکەن بە هەفتە بە 295,000 بە چەکی خۆمان بە جلوبەرگی خۆمان یعنی هاوڕێک لە پێشمەرگە نادەن و هیچ شتێکیان نییە بەرامبەر بە پێشمەرگەتی نازانم وەکو ئەمانەیە لە بەرنامەکەی خۆتان بیکەن بە تەوەریەک بەڵێ کاک گەرمیان یادداری سەرنجەکان گەشت بن شۆڕەژوان لە باژارە دووکێ کاک شۆڕەژوان ئەودەمێتە باش کۆکای کار باشتر بۆ جەنابێتە کەرەمکە کۆکای کارێژی بن سەر وەزع پێشمەرگەی ئۆخذە ئەس خۆیەک پێشمەرگەی شمولتۆچۆری وەرە ئەس پێشمەرگە ما حەتۆ بێگۆڤێ ڕۆستی چنیان خودی کەس وەڕۆت بۆ نەشتی دۆرە بکات و یا دوێژی پۆرچەزەوی حەتۆ بێگۆڤێ پۆرچەزەوی نەدۆینە پێشمەرگەی أتوقع تشمن ديش تشوري ورا أساس ولا بدي تعليمات المحافظة دوك يا قلت بني قطع عرضي ولدي تعليمات عشان نجرتي وقت نوبي ممكن يتبرش زي ده من ضمن دول هذه يقول مش من دولة هاي قلت شيء حتى بيقول يعني روج بروج مصرف مو يتطلع أوروبا دائما يرسمي بيقول أساس جن صفات حتى شوري زي نورا هاسكل دورم هاي بتصفي زورا جدا مكية دي ورا كاشش حيوانات كده شيء صفات حتى زي نورا خدام كات
و بپرچه زبی حافظی گفته يعني عم هورا خود جاينا سركي هريمة جاينا محافظة دوكي جاينا هنيو وقتي تعليماتش ايكي جدا يعني حضرتي قلت ما لجنة دادش كما عادي يعني تشينا بس صوبة تشينا لجنة دادش كما عادي بجامع عبرو صباحي بياخد بيدي هيدي يعني نظام بينما عنده طيب حتى آخر درجة بله كاي شو رجبان بله بیدارین جن پیوندیدار گهداریات بکن بگم من تو یکم پیشمرگانی پیوندی که یو افغانستان تا بن لکرکوک لرانیا لپرانیا جهان هر ایرو پیوندی نوا برنامه که رفت سرنجین نکویت نه بیدارین جن پیوندیدار و پرسگره که چهار سر بکن مسعود ما لگل لشاری اولی روا بله چونی برازم زور سپاس که مسعود من بس خانواده شهید اقصد کم من با ما نکن شاری برای کل شهید بو او یک باکشم لهشتاسه شهید بو تا استا ئەمن وەک پرۆژەیەک تا ئێستا چاوەڕوانی فۆرمی دامەزراندن دەکەم ئاخر من جارێککە چۆن دەنگ بدەم بۆ ئیزبانە وەڵی ئەتایەتە کۆڵیتێکیشان نەداومەتێ ئەو پەنجانەی خۆم دەقەتێنم جارێککە دەنگ بدەم بەم ئیزبانە ئەی ئەلتەرناتیڤ چییە ئەلتەرناتیڤ چییە بەدیل چییە بۆ یەکێچەکەی تۆ پێت وایە بەدیل چییە بۆ یەکێچەکەی تۆ وەکو توانی چارەسەر بکرێت بۆەوەی دڵت خۆش بێت بەڕێزم نەعەدالیت هەیە نەعەدالیت نەعەدالەت هەیە چونکە بەرپرسەکان هەر کەسە بۆ خۆی ڕادەچێژێ و بەرپرسەکان عەقەباتیان کرد لە چیایی گوتمە قەیدی ناکە حەق خۆتان وەرگرت پارەتان وەرگرت هەموو شتان وەرگرت دەوزارش بدەنە خەڵکەکەی ئێستا من کۆڵی تەکنیەت تێدا بژم دوو برا و خوشکەشی چەند جاریش بە ڕۆژنامە بڵاوم کردوتەوە هیچ بەرپرسێک گوێ لێ ڕانەگرتومە ئەوە ئەو دووبارەی دەکەمەوە ئەو پەنجانەی خۆم دەقەتێنم جارێک کە دەنگ بدەم بە پارتی و بە بارزانی ئارام لەگەڵمانە لە سەی سایقەوە کاک ئارەمان کاتەوە باش چاکی بەڕێزم زۆر سپاس بێزەحمەت کێشەکەی ئێمە لەسەر پێشمەرگەیە کەرەمکە زۆر سپاس دەکەم وەڵی کێشەی پێشمەرگە بەم بەرنامانە حەل ناکرێت لەبەرەوەی هەتاک و بەیانی باوەڕ ناکەم هیچ مەسئولێک هیچ کاربەدەستە گوێ لە بەرنامەیەکی ئەوا بگرێت کە باسی پێشمەرگاکرێ هیوادارم ئەندام پەرلەمانەکان ئەندام بەرلەمانەکانی ئەو سێ ئۆپۆزیسیۆنە باسە کێشەی پێشمەرگەکان چونکە بەو بەرنامانە هیچ کێشەیەک چارەسەر ناگرێت ئێمە لە پاڵمانە 700,000 ئێمە بە 300,000 چۆنەژین وایە یانە ژیانمان زۆر ناخۆشە واجباتمان زۆرە ئینزاراتمان زۆرە هیچ ژیانێکمان نیە نەخواردنی خواردنە نە هیچ شتێکی هیچ نییە هەر باسی پێشمەرگە هەر مەکە لەبەرەوەی هیچ کەسێک ڕێز لە پێشمەرگە ناگرێت ئەگەر ڕێزیانە پێشمەرگە بگرتە لەگەڵ وەزارەتی تأکید بلەوەی کە هیچ برادێکیش تەلەفۆن نەکا بۆ مەسەلەی زیادکردنی معاشی پێشمەرگە لەبەرەوەی هیچ ئیسفادەیەکی نییە ئێمە لە 2004ەوە وعدمان پێیان کە معاش زیادکە 2004 سەرچۆپیم گرت بۆ هەڵە بەڵێ کە ئەو وعدانە بەێوەداوە کاکارم کە وعد بەێوەداوە کە موچەتان زیاد بکەن ئەی بۆ ئەو وعدانە جێبەجێ نەکراوە بۆ پراکتیزە نەکراوە وڵی ئەوە لەوەی خۆبزانی بۆ زیان نەکرد لەبرەی هەتاکو و باخەڵی خۆیان وەسایە پارە نایان بە هیچ کەسێک یەک نمونەی بچووکەوە بیانمەوە ڕۆژێکیانە ناو سیارێکا سوار بووم پیاکی بیرروتی خەڵک وەکو سەگ ئەژیان ئەمانە لەبەرەوەی کە تێر بێ دوایەکە لە کەس ناوەڕێ وەکو سەگ نانێک تێنێ و بەڵێ کاکارم ببوورە سپاس نامانەوێت بەو شێوەیە بێ حەسەن دوا پەیوەندی لە سوڕانەوە کاک حەسەنم کاتەوە باش بەڵێ کاک حەسەن دەستخۆشیان بەرام زوارەت لێکەی زۆر سپاس کاک حەسەن بەڕاستی من وەک پێشمەرگێک ئەمەوێ هەندێک سەرنجی زۆر ئەوە نازانم ئێستا وازی پێشمەرگە هیچ دیار نییە یعنی هەندێک لایەن دەبینێن موچان یەکجار زیاد بەرزە یعنی لە مانجی هەشتەوە موچان بە کاملی وەرگێکەتە لە مانجی یەکراوە گەملیۆنە 200,000 وازان وەیان گرتیە دوو مانگە سەیت ئێستا هەندێک بازێک پێشمەرگە هەیە لە 320,000 زیاتر وەرناگری دەنازانم ئەوە چیە مەسەل ئێستا پرسیار لە بەڕێز دکتۆر بەرهەمەکەم باشە ئەوە بۆ ئێستا تەلەبەیەکە لە زانکۆ دەرەچی 150,000 پێدەن باشە ئێستا پێشمەرگە صاحب دەم نفوسە لە ماڵەوە دەکرێ ئەتۆ دەنفوسەی کرێخانی بدەیت حەقی بەنزینی بدەیت حەقی نازان تو دێ وەڵی باوەڕ بکە یعنی زۆر بێسەروبەریە بەڵێ کاک حەسەن سپاس بێگومان بینەرە بەرزەکان لە هەموو ناوچەکانی کوردستان لە دۆک لە کەرکۆک لە شاری سلێمانی لە هەولێر لە سۆرانەوە ئەمە
هەمووی پێشمەرگە بەرزەکان پەیوەندیان کرد باس لە ماوەناتی خۆیانە کرد لە کەمی موچە لە ئاوەڕنەدانەوە وەکو پێویست ئەمە خۆیان قسەی کردو ئێوە جێتان لێ بۆ هێواداری نشێنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان جێ لە گلەی ئەمانە بێ لەبەرە ئەمە توێژێکی زۆر ماندۆ و زۆر گرنگن بۆ کۆمەلگا وەکو پێویستە ئاوریان لێ بدێتەوە لەسەر تۆری کۆمەڵاتیش بەناس قەرەداخیاڵێ من حەزم کرد لەسەر تەوەری گەشتکاری قسە بکەن تا جەن زۆربوونی گەشتکاری کارەکاتە سەر بەرزبوونەوەی نرخی کەلوپەل و ئەمەش بارگرانی دروست ئەکات بۆ خەڵکی ئاسایی بەڵێ هەروەسا ویلیام ڕێکاناڵێ ئایا حکوومەت ئەوەندە کەم دەرامەتە تاکو پارەی کارەبا بە شێوەیەکی بەرچاو زیاد بکە هەروەها ئاوات قەرەداغیاڵێ حکوومەتی هەرێم لەو گەنجانە خۆش بێت کە قەرزی سندوقی نیشتەجێبوونیان وەرگرتووە بۆ دروستکردنی خانوو لە حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها ئاراس ئاڵێ من دەمەوێت لەسەر مخصوصاتی قوتابیان قسە بکەم بۆچی هی هەموو شتەکان زیاد کراوە بالێ هەروەها ڕێبەر نپاخی دەبێژیت گرنگی بدەنە مامۆستای موچێ مامۆستای زێدە بکەن حتا پشتی داوامێ کارێندن نەکە بەێ تەماشەوانن بڕۆمەت بابەتی مەیرۆ بێگومان تاوەرەکی ڤێکری بۆ هین وەکو بینەر هەر کەسێکی ئەو دەرفەتا بە دناوە بەرنامەیدا بەشداری کرد بشەیەکی زۆر ئازە سەرنج بچنین خوانیشاندان حتا سوبەهی بە بابەتێکی گەرمتر خزمەتە هەوادا بین ڕێز و حرمەتێن مە لە بەرنامەوە بەرنامی مایکی خەڵک قبول بکەن ئێوار باش